لفرمودەیەکی صحيحة كلا صحيح مسلم هاتووە بە ژمارە 2628 پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام نمونەی برادری باش و خراپمان بۆ ئەشوبهێنێ بە دووشت. أفرمي إنما مثل الجليس الصالح وجليس السوء كحامل المسك ونافخ الكير. بەڕاستیەکەی نمونەی برادر و ئەو کەسەی کە لەگەڵ یادانشی کە چاکە و ئەو کەسەی کە لەگەڵ یادانشی کە خراپە وەکو نمونەی عەتر فرۆشێک و ئاسنگەرێک وان. أفرمي فحامل المسك إما أن يحذيك أن يعطيك وإما أن تبتاع منه وإما أن تجد منه ريحا طيبة. أو كسيك برادرتا وكو عتر فروش وايا عتر فروش كاتيا چي بولاي يان عتريكت بهدية داتيا يان خود لي أكريت يان أجر نشد داتيا وليشي نكري بوني خوش داتا سرتا. برادري باش يان سوديكت بيگينيا يان تو سوديا بوگيني يان هزبد الآرامي وفرحي وخوشيكيتو عقلتك اللي ورقري. ونافخ الكير إما أن يحرق ثيابك وإما أن تجد منه ريحا خبيثة. أو كسي آسنگرة خريكي كوسترة ولحيم وفلان وفلانة كاتي كرنزيكي يكوي بوي هيج لكو بسوت يعني. أما نمونيك نية بوي هر كسيك لئيما آسنگرك مان بيني بخرابي بزانين جاريوا بيا آسنگرة شاي بياوا و ئەمەش دلیل نییە لەسەر هەر کەسی عاتف فرۆش بووی تر چاکە خەڵکەی عاتف فرۆشە و ئەڵێ ترشە فرۆشە هیچی تیا بەسەر نییە بابەتەکە بابەتی ئەوەیە مقارنەی نێوانی دوو ئیش ئایا بۆنی لەحیم خۆشەیان بۆنی عەتری میسک بابەتەکەوەیە ئێمە بێت یەگەیشتنمانە بێت نەگەیشتین بە لەحیم چیە بڵێن تۆ برادەرێ خراپی خۆی چاکە بەس ئیشەکەی وایە ئیشەکەشی ئیشێکی چاکە بابەتەکەوەیە تۆ برادەری خراپتە بێت ڕۆژێک لە ڕۆژان بە فەتارێک تابەت چەند خەڵکە بوون زەلامیان کوشت بۆ برادەرەکەیان چەند کەس هەبوون وەڵام من لەگەڵ لەبەر برادەرەکەم فڵانە شتم کردووە ئێستا زۆر خەڵکەیە تاوانێک ئەنجام ئەدات لەبەر برادەرەکەی بەخوا چی بکەم هاش ئێدە وڵای تەکلیفی کردووە و چۆنە بێ ئینسانەوە لاواز بێت چۆنە بێ بە قسەی برادەرەکەی ئەو تاوانانە ئەنجامدا کە هەنێک تاوان هەیە ڕێک ڕەبت کراوە بە ئیمانەوە یەکێ لەوانە الجلوس على مائدة الخمر دانشتن لەسەر مێزی عەرە خواردن تۆچی بۆ دەعوەتیەک دانراوە تۆ ئەهلیەوە نیت دوورەکەویتەوە بانگتان کوڕ فڵان بەس دابنیشیت ئەفەرمی کێ ئیمانی بەخوا بە ڕۆژی قیامەتێ با کاریوانەکە ئەم ئاسنگەرە ئەم لەحیم چییە ئەم فڵانە ئەم برادەرە ئەگەر ژلەکەیش و نەسووتێنێ بۆنێکی ناخۆش دێ بەسەرتا دووکەڵێک ڕەشاییە گیان و پیسە بێت برادری خراپ ئاوایە ئەگەر زەرەرش و لێ نەدا کەسایەتی دەڕوشێنێت خۆشتان ببینن لە کۆمەڵگا کێ خاوەنی دین و ئیمان و کەسایەتیە و کێش بەڕاستیەکەی خاوەنی کەسایەتی نییە خاوەنی دین نییە بۆیە خوای گەورە لە سورەتی کەهفا لە ئاەتی 28 فەرمێت واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. ئارام بگرە لەگەڵ و کەسانی بەیانیان و ئێواران داوا لە خواکەن تەنها مەبەستیان ڕازیبوونی خوایە مەکەونە شوێنی کەسانێ خوای گەورە فەرمێت قد أغفلنا قلبه عن ذكرنا کە دڵیمان بێ ئاگا کردووە لە یادی خۆمان واتبع هواه کەوتۆتە شوێنی هەوا و ئارەزووی خۆی وكان أمره فرطا هیچی بەسەری چیوە نییە ڕناگات نەفریای ماڵ و مناڵەکەوێ نەفریای معاشەکەوێ نەفریای میوانەکەوێت چونکە پشتی لە یادی خوا کردووە خۆی بۆ کۆ ناکرێتەوە هەر قەرزارە هەر ناڕەحەتە هەر دڵەکەی تەنگە چونکە پشت لە یادی خوا بکەیەوە عاقبەتە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا أو كاتا خواي گەورە فەرمیێ ژیانتان تەنگەکەم کە پشت لە یادی من